تۆ باشی ئامۆزە خێرەی دیسا ڕەنگت تێکچوو وەک ڕۆژی نامەسعەدەکە ڕێکەوتە هەرکە لەگەڵ تۆ بمەوام لێ دێ پێ دەچێت لەگەڵەو شوێنانە ڕانە هاتبی عومەری ئێمە 8 ساڵ پاڵی داوە هەر بۆیە بە زیندوی نەهاتە دەرەوە باسی عومەرم دەکرد مرۆڤ ئەوەندە ساڵە چۆن دەتوانی بەتەنیا لێرە بشین مەراقمە دەبێ و هاوڕێی چێ بوو بێ لەوانەیە لەگەڵ کەسێک دوسێ قسەی کردبێ بەڕای تۆ شتێکی باشی کردووە بۆ ئەوان لەم دەپرسی عەلی پێیان نەچوونەوە هەیە تۆ عاقلی بۆیە بەڵکو بتوانی ئامۆژگاری ئەو منداڵەمان بۆ بکەین دەرگاکە بکەوە بوەستن ئێوە کە سوکار و عومەر ئۆچارن من برایەوەم لەبارەی زیندانی کرانی لێکەڵێنەوەیەک دەکەم کەوایە لە شوێنێکی هەڵەن ئێدەزانم ئەو پێشتر لە زیندانی ئەزیری بووە بەڵام منیش خۆم لەوێ بووم عومەر پێش ئەوەی بێتە زیندان هیچ نەبوو هیچ ئەوە تۆ چی دەڵی خاڵە ها ئەوەی عومەری کردە پیا و کەسێکی گەورەیە تازە لە زیندان دەرچووە ناوی ڕامیس قەڵەندەر خاڵۆ